دوای 18 ساڵ لە ڕاگررتنی خزمەتی سەربازی ناچاری لە عێراق جارێکی تر هەوڵ دەدرێ لە ڕێگەی دەرکردنی یاسایەکەوە خزمەتی سەربازی ناچاری پەیڕەو بکرێ. یەحیا ڕەسوول و تەبێژی وەزارەتی بەرگری عێراق ڕایگەیان وەزارەتەکەیان پرۆژە یاسای خزمەتی سەربازی ناچاری ئامادە کردووە و دراوەتە ئەنجومەنی وەزیران و بۆ ئەنجومەنی نوێنەرانیش بەرز دەکرێتەوە. وتیشی پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە بۆ عێراق زۆر گرنگە چونکە وڵاتەکە پێویستی بە گەنجەکانێتی بەرگری لێ بکەن. بەوتەی یەحیا ڕەسوول لە پرۆژە یاساکەدا پێشنیازی موچەیەکی ماندانە کراوە بۆ سەربازەکان کە بڕەکەی دەگاتە 700,000 دینار. وەزارەتی بەرگریش هەموو پێداویستەکانی هەیە و سەربازگەی هەیە بۆ ئەوەی سەربازەکان مەشقیان پێ بکرێ. ئاماژەی بەوەشدا لە ئەگەری پەسەندکردنیدا یاسانوێکە وەک ڕابردوو نابێ و گۆڕانکاری تێدا کراوە. ماوەی خزمەتەکانیش بە پێی بڕوانامەی کەسەکان دەگۆڕێ. لیژنەی ئەمنی ئەنجومەنی نوێنەرانیش کاری جددی دەکا بۆ ئەوەی پرۆژە یاساکە لە ئەنجومەنی نوێنەران پەسەند بکرێت و بکرێتە یاسا. لە مانگی ئەیلولی ساڵی 2021 ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژەی خزمەتی سەربازی ناچاری پەسەند کرد کە بە پرۆژەی ئاڵا ناو دەبرا. بەڵام بەهۆی ئەو قێرانە سیاسیەی دوای هەڵبژاردن لە وڵاتەکەدا دروست بوو، پرۆژەکە نەگەیشتە ئەنجومەنی نوێنەران. ئەو کات کازمی لەبارەی پرۆژەکە وتی بە پەسەندکردنی پرۆژەی خزمەتی سەربازی ناچاری ئەوەی لە سەرەتاوە بەڵێنیان لەسەردا بوو جێبەجێ دەکەن و بەها نیشتیمانیەکان دەگەڕێنەوە. ماوەی 18 ساڵە یاسای خزمەتی سەربازی ناچاری لە عێراق ڕاگیراوە کە ئەو کات لە دوای پرۆسەی ئازادی لەلایەن پۆل برێمەر حاکمی مەدەنی عێراق یاساکە هەڵوەشێنرایەوە و سوپا تەنها ئەو سەربازانەی لەخۆ دەگرت کە بەخواستی خۆیان ناویان تۆمار دەکرد. بەوتەی شارەزایانیش ئەو یاسایانەی سیادین و لە ئەنجومەنی نوێنەران پەسەند دەکرێن هەرێمی کوردستان ناچار دەبێ پابەند بێت بە جێبەجێکردنیان. بەڵام ئەو یاسایانەی سیادینین هەرێم ئازادە لە جێبەجێکردنیان. انتقلت الكلية العسكرية من الثكنة الشمالية في